هەر لەو سەروەختەوەی کە تالیبان لە دەسەڵات دەرکراوە واتە لە ساڵی 2001ەوە زۆربەی ئەفغانیەکان ڕاهاتوون لەسەرەوەی دەستیان ڕابگات بە ویزگەکانی تەلەڤیزۆن و رادیۆ. لە کاتی حکومەتەکەی تالیباندا ئەمە قەدەغە بوو. ئەو ڕۆکە سەدان ویزگەی رادیۆ چەندین چەناڵی تەلەڤیزۆنی تەنها لە کابوڵی پایتەختدا هەن. هەر لە چەناڵەکانی هەواڵەوە تا دەگاتە پرۆگرامەکانی گفتوگۆ و بەرنامەی شادی بەخش وەک پرۆگرامی کێبڕکەی تواناکان کە بە ئەفغانستان ناسراوە. بەڵام لەگەڵ گەشەی پیشەسازی میدیادا جەنگی ئەفغانستان لەگەڵ تالیباندا بەردەوامە. ئەو توێژانەی کە تاکو ئێستاکە لە ئارادایە بۆ کۆتایی هێنان بە شەڕ ڕۆژنامەوانان و دەستگاکانی ڕاگەیاندنی نیگەران کردووە. بەدڵنیاییەوە ئێمە نیگەرانیمان هەیە لەبارەی گفتوگۆکانی ئاشتی ئەم دوایانە. ئەگەر ڕێکەوتنەکە سازکرا بە بێڕوانین و هەڵسەنگاندنی ڕۆژنامەوانان و خانمان هاوکات بە جۆرێک لە جۆرەکان کاریگەری نەرێنیان دەبێت لەسەر ئازادی ڕۆژنامەگەری و مافەکانی ئافرەتان کە ئەمە بە هیچ جۆرێک لە ژێر کاریگەری هەر بارودۆخێکدا جێ قبول نییە. ڕۆژنامەوانان دەمێکە لە ئەفغانستان هەروە دووچاری مەترسی گەورە بوونەتەوە. بە پێی راپۆرتەکانی ڕێکخراوی پەیامنێرانی بێسنوور تەنها لە ساڵی 2018دا 16 ڕۆژنامەوان لەسەر وەختی ئەنجامدانی کارەکانیاندا کوژراون. چالەکوانەکان دەڵێن ڕەنگە ڕۆژنامەوانان هێشتا زیاتر دووچاری مەترسی ببنەوە ئەگەر تالیبان دەسەڵات بگرێتەوە دەست. هێشتا تالیبان ئاماژەی بەوە نەداوە ئاخۆ ئازادی ڕادەربڕین و ئازادی ڕاگەیاندن قبول دەکات یان نە. ئەوان دەڵێن ئێمە ئازادی ڕادەربڕینمان قبولە بەڵام بە پێی یاسا و ڕیساکانی ئیسلام کەواتە ئەمە بۆ ئێمە کە لە ئەفغانستان کارمان کردووە لەگەڵ ڕوانینەکانی ئێمەدا نایەتەوە. ئەوان هێڵە سوورەکانیان هەیە کە نایانەوێت ببەزێنرێت بەڵام هێڵی سووری ئێمە دەستورەکەمان و یاساکان ڕوونیان کردوێتەوە. بەڵام کاربەدەستانی ئەفغانستان دەڵێن ئازادی ڕادەربڕین و ڕاگەیاندن هەرجێی گفتوگۆ نییە لەگەڵ تالیباندا. ئەمە ڕێی تێدەچێت ڕەنگە تالیبان پێشنیازی سنووردارکردنی ئازادی ڕاگەیاندن بکات بەڵام لەلای ئێمە ئەمە جێ قبول نییە. ڕاگەیاندن دەبێت ئازاد بێت. ئازادی ڕادەربڕینیش بە پێی بەندەکانی دەستور بوونی هەیە و ئەوە هەر مەحاڵە. هاوکات تالیبان ڕۆژی دووشەمە شتێکی لەو بارەیەوە دەرکاند و هۆشداری بەو گروپە میدیانەدا ئەو ڕیکلامانە ڕابگرن کە لەلایەن حکومەتەوە کۆمەک دەکرێن کە داوا لە ئەفغانەکان دەکات ڕاپۆر بدەن لە کار و چالاکیە گوماناویەکانی تالیبان. گروپەکە هۆشداری ئەوەیاندا ئەو گروپە میدیانە و ئەو ڕۆژنامەوانانی ئەگەر ئەو هەڵمەتی ڕاگەیاندانە ڕانەگرن دەبنە ئامانجی لەشکری.